موچە ئەو بابەتەی لەم ڕۆژانەیە زۆربەی زۆرمانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە بڵێ ڕۆژێک کە زۆر دووریش نەبێت ئەم بابەتی موچەیە ڕێک بکرێتەوە چارەسەر بکرێت و هەموو مانگێک لەسەر کاتی خۆیان موچە بگە ئەگەر هاتوو لەم بارودۆخەیە بەم هەموو کێشە ئابوووریانەوە بڕە پارەیەک مانگانە لە گرفانی هاوڵاتی مایەوە و ویستی پاشەکەوتی بکات ئەو پارەیە چی لێ بکات بیکا بە دۆلاری ئەمریکی بیا بە عەرزە و خان و بیکات بە ئاڵتون چی لێ بکە ئەمڕۆ سەردانی بەڕێز جەبار گۆرانم کردووە پسپۆڕی کارگێڕی دارایی ئەو لەسەر ئەم بابەتانە زانیاری زیاترمان پێشکەشەکە. کاک جەبار لەوانەیە ئەگەر لە زۆربەی ئەم دوکاندارانە پرسیارکەی باڕوودۆخی بازار چۆنە ئێستا گلەی یان هەیە کەسی وایەڵە لە بەیانی زۆر هاتوم هەتاکو ئێوارە دانیشتم سفتاحم نەکردووە ئەم بازاڕە بە چی ئەبوژێتەوە بە چی چاکەکرێت؟ ئێمە ئەگەر بێت و لە ڕووی ئابووریەوە سەری دۆخی بازار بکەین هەموو کەرتە ئابووریەکان وەکو حەلەقەیەکی دارایی لە ڕووی سێرکوڵشنی داراییەوە هەر هەمە ڕەتی پێکەوەیە لە هەر شوێنێکە حەلەقەیەک لەم حەلەقانە پاکی بکەوێت یان پاشەکەش بکە تەسیرات لەسەر هەموو کەرتەکانی تریش دروستەکە تامان ئێمە ئەگەر باسی دەخلی هەر کەسێک بکەین بریتێ لە دوو بەش یەکان پێوتێ کۆنسپشن باشە یەکشان پێی ئەوترێت سەیڤین واتە کۆنسپشن واتە بڵین بەکاربردن خەرجکردن وەلانێکتریشان پاشەکەوتە بەهۆی دواکەوتنی موچەی فەرمانبەران لە ماوەکانی ڕابردوو هات و نەهات دوای کردوە بە زۆرێک لە جۆرەکان نیگەرانی ترس لای هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران دروست بێت تەنانەت ئەو موچەی کەور شێگرن بەشێکی زیاتری بچێتە بواری پاشەکەوتەوە کەمتری لێ خەرجکرد بازار ڕەتی بەڵێ کە تۆ کاتێک موچەخۆر فەرمانبەر موچەکەی وەرەگرێت تا بازارەوە خەرجەکە کە خەرجی کرد ئەو کۆمپانیا یان ئەو مارکێتە یان ئەو بازرگانە ئەچێ لە بەرامبەرە کاڵای ترێنێت باشە لە بەرامبەرە دەستی کار ئەبوژێتەوە جوڵێ و حرەکەی بازرگانی زیاتر گەشاکە بەڵام کە کاتێک فەرمانبەر موچەکەی وەرناگرێت یان دوا ئاکەوێت دەگوڵ لە کاتی خۆشیە وەریگرێت ئێستا واقعێک لای هاوڵاتی لای موچەخۆر و فەرمانبەران دروست بووە کە زۆر جارتر سونیگەرانیان لا دروست ئەبێت ئەو پارەی وەرەگرن ئەو موچەی کەمانگانە وەرەگرن بەنیسبەی لە 30 تا 35 ئەچێتە بواری سەیڤینەوە ئەچێتە بواری پاشەکەوتەوە ئەوەی کە ئێمە لێکۆڵینەمان کرد بێ بەشێکی کەمتری لە بازارە خەرجەکەن کاتە کاک جەبار بۆ قەرەبووکردنەوەی ئەم گرفانە خاڵیەی هاوڵاتی یان ئەم ترسەی کە هەیەی لە خەرجکردن ئەبێ چۆن وە بەرهێنان بکرێت لە چ کارتێکە؟ بەڵێ ئێمە هەرێمی کوردستان 4 مەقەوماتی سەرکیمان هەیە بۆ گەشەسەندنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستانە سێکتەری گەشتیاری سێکتەری کشتوکاڵ سێکتەری پیشەسازی اینجا سێکتەری نیشتە جێبوون بەداخەوە بە حکمی نەبوونی پلانێکی گشتگیر لە ڕووی پلانی ئابووریەوە بۆ پەرەپێدان و گەشەسەندنی مقاوماتەکانی ئابووریدا لە هەرێمی کوردستانە و نەبوونی بودجە ئەمەوای کردووە کە بەشێک لەم کەرتانە پەیکێ بە تایبەتی کەرتی گەشتیاری بۆ نمونە هەرێمی کوردستان خاوەنی 132 شوێنی گەشتیاریە ئێمە چۆن بتوانین ئەم سێکتەرە پەرە پێ بدەین باشە کە ئەبێتە عاملێک بۆ ڕەخساندنی دەرفەتی کار و جوڵانەوەی بازاریش هەر شوێنێکی گەشتیاری باشە هەر لۆکیشنێکی گەشتیاری پێویستی بە کۆمەڵە خزمەتگوزاریە لەوانە ڕێگاوبان کارەبای بەردەوام دروستکردنی موقعی گەشتیاری وەکو بڵێن مەشروعی سیاحی لەو شوێنانە ئەمە وا ئاکا کە بە جۆرێک لە جۆرەکان سەرنجی گەشتیارانی بیانی ڕاکێشێ هەر بۆ نمونە ئەم 132 شوێنەی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە پەرەمە پێ بدایە لە ڕابردوودا هاوڵاتیەکی عێراقی لە وەسەط و جنوب لە باتیەوەی بچێت سەفەرێکی تورکیا بکە کە بەلانی کەمەوە نزیکەی 2000 تا 2500 دلار لە تورکیا خەرج کات بێت ئەو شوێنە گەشتیارانی کێسە لە هەرێمی کوردستان هەیە ڕەنگە هەر هەمان ئەو شوێنانەش لە تورکیا هەبێت باشە لە باتیەوە بچێت 2500 دلار لە تورکیا خەرجکا بێ لە هەرێمی کوردستانە خەرجی بکە بەڵکو بە نیسبەتێکی کەمتیش 1000 دلار لێرە خەرج بکات وانە ئەمە لەلایەک و لەلایەکی تریش لە ئەنجامی نەبوونی بودجە بەداخۆ ئێمە سێکتەرێکی ترمان هەیە کە هەرێمی کوردستان یەکێکە لەو وڵاتانی موهەلە بۆ کشتوکاڵ باشترین زەوی کشتوکاڵیمان هەیە تەنانە لە ساڵی 1970 لیژنێکی پسپۆر هاتوون لێکۆڵینەوەیان لەم دەشتانەی هەرێمی کوردستان کردو و توانێت ئەگەر بێت و سەرمایه‌گوزاری بەرهەمێنانی تا بکرێت توانێت خواستی عێراقیش و ئەردەن و سووریاش بڕکاتەوە کەواتە بەهۆی نەبوونی پلانی ئابووری بەهۆی نەبوونی بودجە نەمانتوانیوە ئەم سێکتەری کشتوکاڵ پەرە پێ بدەین کە ئەتوانم بڵێم
عمودی فەقەری ئابووری هەرێمی کوردستان کشتتوکاڵە بەداخەوە کشتتوکاڵ تەنها لە چوارچەوەی بەرخۆر ئاماوەتەوە واتە وەکو پێداویستات وەکو پڕکردنەوەی خواسی بازاری ناوخۆی خۆمان بەڵام نەمانتوانیوە کشتتوکاڵ بە پیشەسازی بکەین هەناردەی دەرەوەی بکەین بەدەم کەرتی وتت گەشت و گوزار کشتتوکاڵ کەرتی تر هەیە بۆ سەرمایە گوزاری کردی ئەمە کردی پیشەسازیشمانەیە کەوەکو لە بابەتەکە باسم کرد بۆ نمونە ئێمە بتوانین کارگەکانمان بەگەڕ بخێنەوە بۆ کاری چی ئەمە زیاتر لە 2000 کارگا لە هەرێمی کوردستانە پەکی کەوتووە ئەوە شارەگەڕێتەوە بۆ بێپلانیە نەبوونی بودجا باشە هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە کۆی ستراکچەری ئابووری هەیکەلێتی ئابووری جاریکە چاوپێخشانەوەی بۆ بکات و کۆمەڵێ پلانی گەشتگیرمان هەبێت چونکە لە ئەنجامی نەبوونی دیراسەیەکی چڕ لە ئەنجامی نەبوونی پلانێکی گشتگیری ئابووری بەشێک لە کارگەکانمان پەکی کەوتووە لەبەر ئەوە ئەمە هەر هەمووی حەلەقەیەکە ڕەبتی پێکەوەیە کۆمەڵی حەلەقەن ڕەبتیان پێکەوەیە هەر حەلەکێک لەم سێرکوڵەیشنە ئابووریە پەکی بکەوێت پاشە شەبکە کاریگەری لەسەر هەموو حەلەقەکانی بڕن گوزارێک بەناو بازاڕا بکەین جار درێژە بە گفتوگۆکەمان نەدەین لەگەڵ جەنابێت. جەبار زۆربەی خەڵک تایبەت ئەوەی موچەخۆرە لە بەیانی زووە و هەڵەسێ بە دووادەچون بۆ هەواڵەکانەکە بزانە ئەم هەفتەیە موچە دەیانە جا بەڕاستی موچە چاک ئەکرێت لە هەرێمی کوردستان بەڵێ کێشەی موچە لە هەرێمی کوردستانە چارەسەر بووە ئەوەی کە پەیوەستە بە پرسی موچەوە لەسەر دیارە ئەوەی کە پەیوەستەدا بە پرسی موچەوە لە هەرێمی کوردستانە چارەسەر بووە بۆ هەوڵ و جێدانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو پشت و درێژەی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر لە 18 جار سەردانی باغای کردووە بۆ پرسی خوت و موچەی فەرمانبەران کە بەڕاستیەتوانە بڵێن ئینجازێکی زۆر گەورەیە هەم بۆ کاقوبات چۆن یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە دوجار پرسی موچە چارەسەر کرا هیچ کێشەیەکی نەما بەڵام تەنها و تەنها میکانیزم و ئالێتەکانی ماوە باشە بەشێکی تۆزێک ئەم ململانیانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق ماوە ئەو کێشمەی نێوان هەژماری من و فەڵتین ماوە ئەمانەیە ژنا خۆی بۆ خۆی بەگشتی دادگای فیدراڵی و حکوومەتی ناوەندی عێراقی پرسی موچەی فەرمانبەرانی یەکلایی کردەوە چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە لە چوارچێوەی عێراقی فیدراڵە هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان و هاوڵاتێکی عێراقی لە ئەرک و مافە بەشدارن لەبەرەوە ئەم کێشە چارەسەر بۆی کە ماوەتەوە تەنها میکانیزمەکانی ماوە ئالیەتەکانی ماوە ئەمەش بکە دڵنیام چارەسەرەکرێت بابەتی هەژماری من کە بەڕاستی ئێستا لەم بێگومان تەڵتین باشترە بۆ لەبەری تۆ ئەگەر ئێستا سێرچێ بکەیت بەناو هەر هەموو سیستەمی دارایی وڵاتانی جیانە ئەکسەرێتی موچەی فەرمانبەران لە ڕێگەی بانقە حکوومیەکانەوە ئەدرێت خەڵتین ئەو پرۆژەیە کە لە ڕێگەی بانقە حکوومیەکانی عێراقەوە درێت ئەماندا هەموو هەلومەرجەکە بانک ڕیسکی کەمترە چونکە اعتماداتی مستەنەدیان لە بانکی مرکزی زیاترە ئەگەری مایەپوچبوونیان زۆر کەمە بەڵام هەژماری من ڕاستە پرۆژەیە کە خزمەتگوزاری باشی تایە بەڵام ئەو 5 بانقەی کە لە چوارچێوەی پرۆژەی هەژماری منان ئەکسەرێتیان بانکی ئەهلین بانکی ئەهلینە ئەم بانقە ئێستا بۆ منە بانکێکی وەکو بڵین لوبنانی تا BBIC ئەم بانقا تۆ نازانی بیزەبەت هەچەمە سێرسم زۆر بە دوایە کردووە اعتماداتی مستەنەدی لە بانکی مرکزی چەنە ڕائسمالەکەی چەنە ئەم بانقا زۆر جار ئەو بانقانە ڕەنگە اعتماداتی مستەنەدیان لە بانکی مرکزی کەم بێت بەڵام ڕائسمالەکان زۆر بێت لە ئەنجامی وەرگرتنی پارەی هەوڵاتیان و لە پڕا مایەپوچ بن هەم پارەی موچەی فەرمانبەران ئەفۆتی هەم پارەی هەوڵاتانیش ئەفۆتی هەر بۆ نمونە ئەوەی کە بینێمان لە ڕابردووە لە ساڵی پار لە ساڵی پێرار یەکێک لە بانقە بیانەکان لە هەرێمی کوردستانە مایەپوچ بوو زیاتر لە 110 میلیۆن دۆلاری خەڵکی برد بەڕاستی لەبەر ئەوە هەمیشە بانکی حکومی زەمانەتی زیاترە و ڕیسکی کەمترە بەڕاستی یەکێ لەو کێشانەی کە ئەڵێن ئەم هەموو کێشەی بە دوای خۆیان هێناوە ئەوەیە کە لە 2014ەوە کورد یاسای بودجەی نییە بەڕاستی ئەکرێت لەسەر ئەم بوارەش کار بکرێت و ئەو ئەتوانێت چارەسەری ئەم کێشانە بکە باشتر لە 2012ەوە بۆ 2014 ئەو کاتەی کە سەرۆکی حکومەت لا یەکێتی بوو بودجە هێندرایە هەرێمی کوردستان بەرمەبنای مناقەشەکردنی بودجە خزمەتگوزاری دۆخی گوزەرانی هەوڵاتیان زۆر لە ئێستا باشتر بوو پرۆژەی استراتیژی خەدەمات زۆر لە ئێستا باشتر بوو بۆ لەبەری تۆ ئەگەر پێناسەیەکی کورد بۆ
بودجە بکەیت بۆ موازنەی گشتی بکەیت ئەڵێ بریتە لە پێشبینیکردن و خەمڵاندنی خەرجیەکان بۆ ساڵی داهاتوو بەرمەبنای ئەو داهاتی کە هەیە وانە تۆ تا ئێستا بەداخەوە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 11 ساڵەیە نازانرێت داهاتەکانی چەنە و نازانێت خەرجەکانی چەنە ئەکسەرێتی خەمڵاندنە بەڕاستی لەبەر ئەوە بودجە ڕۆڵ و گرنگی خۆی هەیە لە هەموو هەلومەرجێکە کە تۆ وڵات بودجەی هەبوو زانی سەرچاوی داهاتەکانت چەنە و قەباری داهاتەکانت چەنە و خەرجەکانت چەنە چالاکی بازرگانی زیاتر گەشەکە چاکە سار نەبێتەوە بەڵام منە حەزم لەوەیە کە تۆزێ چا سار بێت چونکە چای گەرم بۆ مەعیدە زۆر باش نییە ڕاست. ئەگەر لەم بارودۆخەیە کەسێک توانی هەر پارێک وەلا بخاو پاشەکەوتی بکات بە چ شێوەیە هەڵی بگرێت بیکا بە دۆلار دینار بیکا بە ئەرزەڵما و ئاڵتون تۆ ئەڵێ چی لەکە؟ ئەگە کەسێک سەرمایەکی نەختینەی هەیە هیچ وەبەرهێنانێکی پێوە ناکە پێویستە دایڤەرسیفای بکات تەنەوعی تیا بکە هەر مانی بۆنمە بەشێکی دینار بەشێکی دۆلار بەشێکی زیاد بۆ زۆرە بەڵێ باڵندەیەکمان هەیە ئەمە خورماخۆرەیە وانەیە خورماخۆرە بەڵێ طبعاً خۆی پێویستە نابێت پارە لە ماڵەوە بێ ئەمە ئەگەر لە ڕووی زانستی داراییەوە سەریکەین پارە نابێت لە ناو گیرفانەکان نابێت پێویستە پارە ڕئینڤێستمێنی پێ بکرێت جاری کە بەگەڕ ئەنی بخرێت ئەمیش لە ڕێگەی بانقەکانەوە بەداخەوە مەچون کە لە ڕابردووە بانقێکمان نەبوو بە پێی مەعایرە نێودەوڵەتیەکان بە پێی ستانداردە جیهانیەکان کە بتوانێت پارەی خەڵک ڕئینڤێستمێنت بەگەڕی بخاتەوە چونکە بەڕاستی ڕۆڵ و گرنگی بانک لەسەر ئابووری وڵات کاریگەریەکی زۆر ئیجابی هەیە بەڕاستی بۆیە ئەگەر لە داهاتووە بتوانین سیستەمێکی بانقی پێشکەوتوی بەپی هەموو ستانداردە جیهانیەکان تەبەنی بکەن لە هەرێمی کوردستانە پێویستە هاوڵاتیان پارەکانە لە بانقات دابنێن بۆی ئەم پارانە کە قەبارەکی گەورە بوو جاری کە سەرمایه‌گوزاری پێ بکرێتەوە کە سەرمایه‌گوزاری پێکرا کەرتا و بەرهێنانە ناوخۆیەکان زیاتر گەشە ئەکات و کاریگەری لەسەر دەرفەتی کاریش دروستەکات و پارەش هەمیشە لە بانقا لە ڕووی بەهاوە لە ڕووی قیمەتەوە پارێزراوترە بێت چونکە جاری کە بەگەڕخرێت و تۆ ساڵانە ئیتر ئایا بە سیستەمی مضاربە و مڕابەحە بیان بە شێوازی سعری فایدە بێت تۆ قازان جوێنی باشە بەڵام لەبەر ئەوەی بمبورە سیستەمی بانکیەکە چاک ئەبێ وتم نەیەم بە ئاڵتونش من ئەگەر بۆ نمونە پارەی لە ئێستایە مەبەستم ئەم هەلومەرجە ئێستایە چونکە ئێستا نرخی زێر زۆر بەرز باتەوە چونکە یەکێک لە هۆکار و عامیلە سەرەکیەکانی بەرزبوونەوەی زێر پەیوەندی بە دۆخی جیۆسیاسی ناوچەکەەوە هەیە بۆ نمونە ئەگەر جەنگی فەڵەستین و ئیسرائیل کۆتایی پێبێ ئۆتۆماتیکی نرخی زێر دابەزێ بۆ نمونە ئوکرانیا و رووسیا ئەنی ئەم جەنگا تا ئاستێک وەکو بڵێ بوەستێت ڕاستەخۆ نرخی زێر دابەزێ ئەجینا بەگشتی هەمیشە ئینسان ئەو سەرمایە نەختینەی کە لە بواری پاشەکەوت تا هەڵی گرتووە بیدا بە زێر چونکە هەمیشە بەهای زێر لە بەرزبوونەوەدایە بۆ بەڵێ دوای ئەو دۆلاری ئەمریکی چونکە ئێستا وەکو پێڵێ سەید العملات باشە ئەنتەرناشنال کەڕەنسی دراوێکی جیهانیە هەچی دراوەکانی تری جیهانە بە دۆلار پیاوە ناکرێت بۆیە ئەڵێم دوای زێر دۆلاری ئەمریکیە لەگەڵ دراوە ئەلکترۆنیەکانە دراوە ئەلکترۆنیەکان بەڕاستی ئەمە پێویستی بە شیکردنەوە و قسە و باسی زیاترە دراوە ئەلکترۆنیەکان لە ئێستاە ئەتوانم بڵێم مەساحەیەکی گەورەی لە سیستەمی دارایی جیهان داگیر کردەوە بە تایبەتی بیتکۆین و کۆمەڵێ دراوی تر ئەم کریپتۆکەڕەنسیەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەڵێ مامەڵی پێوەکرێت لەسەر ئاسی بڕۆکەرەکان مامەڵە ئەکرێت بەڕاستی بەڵام ئەم دراوانە ڕیسکیان زۆرە لەبەرەوەی بە کلێنی گەورە بە گاپی گەورە بەرز و نزمەکان هەڵبەز و دابەزەکەن لەبەرەوە ئەوانی کە وەکو بڵین مەعریفەیەک و نۆڵجێکی تاوانیە لەم بوارە خۆیان لەم گەمەی مامەڵی کریپتۆکەڕەنسیەکان نێن باشترە چونکە بەڕاستی کە کاتێک تۆ خۆت فڕیتە ناو ئەم دەریا گەورە لە سیستەمە داراییە جیهانەوە ئەبێ بەلانی کەم معریفەیەکی باش ئەزمونێکی باشە بێ بۆی کە ڕۆبەڕووی زەرەر نەبیتەوە چونکە لە ڕابردووا بینیمان هاوڵاتێکی زۆر بەهۆی ئەم کریپتۆکەڕەنسیان و درای دیجیتاڵی و ڕۆبەڕووی زیان و مایەپوزبوونیش بوونەوە بۆیە لە هەموو حاڵەتەکە ئەڵێم تۆ ئەگەر سەرمایەکت هەبێ لە بواری سەیڤینە لە بواری پاشەکەوتە هیچ وەبەرهێنانی پێوەناکەی دایڤەرسیفای بکەی باشە تەنەوعی تیا بکەی دینار دۆلار بۆ زێڕیان دراویشی ئەوروپی بەو جۆرە بێ ئەگەر بەهای یەکێکان دابەزێت لە بەرامبەرە بەهای دراوەکەی خۆت بەرزە بێت تۆی خۆت دابەزێ بەهای دراوەکەی تێواتە
لە لێڤڵێکە ئەوە سیاگە زەرێکی زەرێکی کەمەکەی بەڵام بۆ نمونە ژیر هەموو هێلکەکان ناکاتە ناس بالضبط ئەخ خۆمە لە زانستی ئابووری شتێکمانە دایڤەرسیفیکیشنی پێڵم واتە سەلەی ئیسماری تەنەویع بکەی لە بزنسەکەات تۆ بۆن هە لەبواری بزنسی خۆشتا هەموو فۆکەسەکانت لەسەر یەک سەرچاوی داهات نەبێت پێویستە کۆمەڵێک چەند بزنسێکی تر بۆن ئەگەر لە بزنسێکە پاشەک شت کرد بێت داهاتی کەمە دەستکەوە لەویترا قەرەبووی بۆ بکاتەوە لەبەر ئەمە بۆ دراویش ئەمە ڕاستە زۆر سپاس بۆ تۆ بە هیوایەوەی بە قسەکەی کاک جەبار هەواڵە خۆشەکان بۆ هەرێمی کوردستان بێتە دی و ئیشەڵڵا بارودۆخی موچە و بە شێوەیەکی گشتی بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان باش بکەین.